سێ مانگ بەسەر ڵبژاردننی 12 پێنجی پەرلەمانی عێراق تێدەپەڕێت. تا ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە بەشێک لە حیزبولایەنە سیاسیەکان ڕیکلام و دروشم و لۆگۆی حیزبەکانیان بەستون و شەقامەکانی شارەکەەوە لانە بردووە. ئەماش سیمایەکی ناشارستانی بە شارەکە بەخشیوە. شارەوانی هەڵەبجەش بە ناچاری هەڵمەتی لێکردنەوەی و ئاڵاو لۆگەیانە دەست پێ دەکات. تقریبا نووسراومان کردبوو بۆ کۆمیسیۆن ماوەی لەمە پێش و ئێستا هەفتەیە کە جوابی نووسراوەکەمان هاتوۆتەوە گەشتوەتە بەردەستمان و ئێستا خەریکین ئامادەین لە بەیانی ئەوانە لابێن جا بە نسبەت لایەنەکانی شەوانەی کە کۆمانکردنەوە هەمووی کۆکەینەوە دوایی لایەنەکان هەرکیەوە بە قەدەر حەجمی خۆی کە بڵێن پێشلکاری کردبێ کۆیانەکەینەوە وەکو نووسراو ئەیدێن بە کۆمیسیۆن ئیجراعات و سزایش لای کۆمیسیۆنە. لایەن سیاسەکان هەمویان لە کاتی بانگەشەی ڕۆژانە ئاڵێن ژینگە ئەپارێزن، بەڵام بە فلێکس و بە ئەو ئاڵایانە بە فلێکس پۆستەرەکانیان بگرە ژینگەشیان پیس کردو ناشرین نیشان کردو. ئێمە ناتوانین بڵێن ئەوەنیان لێ بسێن لە ڕوویمادی و ئەوە کۆمیسیۆنی سەربەخۆ ڕۆژانەکان کە بڕەپارێکی لە لایەن سیاسەکان وەرگرتووە ئەو ئیجراعاتە هێناکات، ئەو ئیجراعاتە داراییەکات. مانەوەی ئەو پۆستەر واڵایانە بەستونی شەقامەکانی هەڵەبجەوە دیمەنێکی ناشارستانی دروست کردو و ژینگەی شارەکەی پیس کردووە. کۆمەڵی ئیسلامی وەک حیزبێکی بەشدار لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە کەمتر لە هەفتەیەک لە دوای هەڵبژاردن سەرجەم بابەتەکانی پەیوەست بە بانگەشەی هەڵبژاردن لابردووە. ئەماش وەک پابەتبوونێک بۆ وادەیەی لەلایەن شارەوانی هەڵەبجەوە بۆ سەرجەم حیزبولایەنە سیاسیەکان دانرابوو. 4 کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ سەرۆکاتی شارانی و لایەنە سیاسیەکان لەو کۆبوونەوە بەڵێنی ئەومانە کە هەرچۆن پابەند دەبین بە کاتی هەڵواسینی پۆستەر و لافیتە و دروشمی حیزبەکانەوە بۆ شێوەش لە پاش هەڵبژاردنەکان پابەند بین بۆ بەرنامە و یاسا و ڕێسایانەی کە شارەوانی و لەگەڵ هەماهەنگی حیزبەکان دامانەوە. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی سواسی تەواوی تیمەکانمانەکەین لە سنووری پارێزگای هەڵەبجە لە هەموو ئەنجومەنەکان کە پابەند بوون پێش کەمتر لە هەفتەیەک لە پاش هەڵبژاردنەکانی 12 پێنجی پەرلەمانی عێراق هەستان بە کۆکردنەوەی و لابردنی ئەو دروشم و پۆستەراتانەی لە هەڵمەتی هەڵبژاردن لیستی 104 کۆمەڵی ئیسلامی هەڵواسرابوون لە تەواوی سنووری پارێزگای هەڵەبجە. لە ڕۆژی دووشەمە 6 ئابەوە شارەوانی هەڵەبجە لە ڕێگەی لیژنەیەکەوە هەڵمەتی لێکردنەوە و لابردنی ڕیکلامی کاتی بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکات بەپێی قەبارەی ئەو ئاڵا و فلێکس و لۆگۆیانەش کە کۆیان دەکاتەوە. حیزبەکان غەرامە دەکرێن. ئەوەش لە ڕێگەی راپۆرتی تایبەتی شارەوانی هەڵەبجەوە کە ڕەوانەی کۆمیسیۆنی عێراق دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.